نافیە تەمەنی 29 ساڵە، بەڵام لە سیمای داوا دەردەکەوێت، خەمێکی قوڵ لە ناخیدا خۆی پەنهان داوە. ئەو کاتێ ویستی چیرۆکی ڕاکردن و هێرشەکانی سەر شنگالم بۆ بگێڕێتەوە، نەیتوانی فرمێسکی چاوەکانی ڕابگرێت و دەڵێت چرکە بە چرکەی کارەساتەکە لەبەر چاوێتی و ناتوانێت لە بیری بکات. منال سوودان دایک لە عەرز بوون، خەڵک مرێن، تشتی زۆر قورسێمە حیاتی مامە لە بیرمان ناچی، هەدانێکی مساغن ئەف تشت بیرامە ناچی. بڕێوام تشتێکی گەلێکی مهمە لە حیاتامەدا، مەدی زارۆ کشتێ هێناوش نێزان برمە نکاریم شتێکی جێڕە بکەن. نافیە دەژڵێت هێرشەکانی شنگال بە جۆرێک کاریگەری لەسەری هەبووە، لەو تەمەنەکەمەی هەیەی دووچاری چەندین نەخۆشی بۆتەوە و لە ئێستاشدا لە دۆخێکی تەندروستی خراپدایە و بەردەوام پێویستی بە چاودێری پزیشک هەیە. ما خوشک و داگە خۆب دەستدان، ما کورمامێت خۆب دەستدان، نها ئەف چەند ساڵە مە کەسوکارێکی خۆ نەدیدە. هەموو دەستێ مە هەمگە جێ قوت چێکە داعش کوشتین، چێکە چونە وڵاتی غەریبیە، چێکە دەستێمە ناگهەیەک گەلێک تشتی. لەم کەمپە لە هەر ماڵێک گوێبیستی چیرۆکێکی تراژیدی دەبیت کە لە دوای هێرشەکانی سەر ئێزیدیەکان تووشی هاتوون. فانی دایکێکی تری ئێزیدیە و قوربانیەکی تری کارەساتی شنگالە، هەر کە داوام لێکرد باسی دۆخی خۆیانم بۆ بکات، دەست بەجێ فرمێسکی ئازاری لە دەستدانی کچە 25 ساڵیەکەی بە چاوەکانی داهاتە خوارەوە و بە زەحمەت دەیتوانی قسەمان بۆ بکات. ئەو دەڵێت ماوەی 8 ساڵە لە چاوەڕوانی هەواڵێکی عیدەی کچیدایە، بەڵام نەیانتوانیوە هەواڵی بزانن. ڕۆژەکە ڕەش بووش ئێزیدیا هەموو کارە نەبەسشمە بتنێڕە بەس نەکەچامە بتنێ گرتن کەچامە هەمە هەفت کەسش عایلەتێ ماگرتن بەس زارۆکەکی بتنێ ڕزگار و کەسی یاری کاریەکە من نەکردە داخوازیانمەش هەچی کەسی داخوازیانمە بەرێش خۆدێ هەیە و هەچی کەسێکە کاربێ وان یەخسیرە ڕزگار بکە و وان هەستێت وان مەفقودا بدەمە نەبەسێت کەچامە بتنێ و نەبەس بائێت بابێ بتنێ خۆدێ بەری کە مووسل ببنم مەڕەت پەیفت ئەو من هۆ تشتەگیژی نزانە. لە پاڵ ئەو چیرۆکانەی ناخی هەر مرۆڤێک دەهاڕن، ژیانی کۆچبەریش ئەوەندەی ترخەمی ئێزیدیەکانی قورستر کردووە. ئەوان لە کەمپێکی دوورەدەستی شاری سلێمانی نیشتەجێن، کەمی خزمەتگوزاری و پێویستە سەرەتاییەکانی ژیان وای کردووە لە دۆخێکی سەخردا ڕۆژەکانیان بەسەر بەرن. ئەوە 8 ساڵە ئێمە لە ئەو خێمەکانە ژیانکرد، یعنی نەخۆشی هەموو چێ بووە لە ناوبین ئەو خێمەکان. وێراتنیشت بەسەری ئێمەیە، ماڵ چوو، حاڵ چوو، ناموس چوو، هیچی بەدەستی ئێمە نەما. نافیە یەکێکە لەو سەدان ژنانەی کەمپی ئاشتی لە عەربەت کە ڕۆژانە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خێزانەکەی چەندین کیلۆمەتر دەبڕێت بۆ ئەوەی کار لە کێڵگە کشت و کاڵیەکاندا بکات. ئەو دەڵێت کرێی کاری ڕۆژانەی دەگاتە نزیکەی $8. کۆچبەری سەبەب من هەنی بش حیاتە خۆم دەردایە، جاوێت خۆم دەردان کۆچبەری سەبەب هەکەم شنگالبانە کردی و سابسەریم نەهات بە هەچی ڕۆژەکە ئەدچمە شغل وستێمە ماڵێ ئەستیشم ئەچی ڕۆژەکە ئەم نەشغڵینجی حیاتەمە ئەو زارۆکێمە برێڤە ناچی. بەرپرسانی کەمپەکە ئاماژە بەوە دەکەن ئەوان بە پێی توانە هەوڵیان داوە خزمەتگوزاریەکانیان بۆ دابین بکەن و سەبارەت بە گەڕانەوەیان دەڵێت هەندێک خێزان ڕۆژانە دەگەڕێنەوە، بەڵام ژمارەیان کەمە. نزیکەی 152 بۆ 155 خێزانمانەیە کە ئێزیدین. لێرەیە خزمەتگوزاری و هەموو شتێکیان بۆ کراوە. ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەشیان کراوە لێرە خەستەخانە هەیە، مەکتەب هەیە، ئەو کارەبا هەیە، ئەو کارەبایان بەلاشە، کارەبای مۆلیدە هەیە. لەبەر خراپی دۆخی ژیان و ڕەوشی سەختی کۆچبەری ئێزیدیەکان دەیانەوێت بگەڕێنەوە سەرزێدی خۆیان، بۆ ئەوەش داوا لە حکوومەت و ڕێکخراوە جیهانیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن هاوکاریان بکەن لە گەڕانەوەیان. سنوورکەری دەنگی ئەمریکا، سلێمانی.